بەرەزان بەردەوامین گفتوگۆی جەنگی ئێران ئەمریکا دەکەین. ئاگربەستەکەیان دەگا بەکوێ؟ گەڕێکی دیکەی جەنگ دەست پێ دەکاتەوە یاخود نا یانەوەی ڕێک دەکەون دەسازێن پێکەوە. گفتوگوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگوشێر عومەر پسپۆر لە سیاسەتی نێودوڵەتی. کاگوشێر سڵاو لێبێ. سڵاو ڕێز بەخێر بێتەوە جارێکی بۆ بەرنامەی پرسی ڕۆژ بەشارێکی نۆر لەگەڵمان. ئاگربەستەکە بەکوێ دەکا بە بڕایەوە کاگوشێر؟ دوێنێ مارکۆ ڕۆبیە بەڕسمی کۆتایی جەنگەکەی ڕاگەاندی ئەو جەنگە کۆتایی هاتووە بە فەرمی لە یەک سینناریۆ ڕەنگە جەنگ دووبارە بێتەوە ویشەوەیە کە ناویشکەی باتێ دۆناڵد ترامپ هەم بۆی کە ئەو کێشە قانونی نەمێنەیە کە بەپێی یاسا بێت دوای 6 ڕۆژ کۆنگرێس ئاگادارکە و کۆنگرێس ڕازی بێ. بۆیە ئێستا دوو سینناریۆ بەهێزیان دوو بژاردە هەیەشان ئەوەیە کە پێشتر لێرە ئەمە گفتوگۆمان کردووە ئەم دۆخە بمێنێتەوە بەبەستووی نەشەڕە نەڕێکەوتن. ڕێگەی دووەمەوەیە کە لەتر چوارچێوەیەک ڕێکەون کە ڕێزی لە با بڵێن بەرژەوەندی هەردوو لاگرێ بەڵام هەردوو لاش هەندێک خاڵی سوور هەیە پێی ڕازی نابن ونا من پێشتر لەگەڵ بەڕێزم گفتوگۆم کرد ئێران ئامادە ئەبێت پیتانی یۆرانیۆم ڕاگرێ بەس بڵێ بەرنامەکەت هەڵوەشێنەرەوە ئەوە ناکا بۆ نمونە بەرنامەی موشکی بە هیچ شێوەیە گفتوگۆ ناکە. ئەمریکا ئامادەیە بەشێک لە ئابڵوقەکان یاخود ئەو پارەی ئێران کە لە بانقەکانە بڵۆک کراوە ئازاد بکە بەڵام ئامادە نابێت کە ڕێگەی باوەکو وڵاتێکی نۆرماڵ منی ئابووری بکات چکە ئەو پێی وایە ئەو توانە ئابووریە بەکارهێنێ بۆ بەهێزکردنەوەی خۆی و ناوچەکە. دۆناڵد ترامپ بژاردەی تری نییە یانەوەی ئەبێ بەم دۆ خەبەر دەوام بێ کە هەم ئابووری ئەمریکا سیاسەتی ناوخۆ دۆناڵد ترامپ ئێستا بە پێی ڕاپرسەکانی ناوخۆ خراپترین جۆری پشتیوانی هەیەنی لە بوش و لە جیمی کارتەر و سەرۆکەکانی ئەمریکا لەوەتەی ئەم ڕاپرسیانە هەیە کەس بەقەت دۆناڵد ترامپ دۆخی خراپ نەبووە پێوەست بەو جەنگە پێوەست بە وەزعی ئابووری ناو ئەمریکا. بۆیە ئەیە کۆتایی پێ بهێنێ ڕەنگە هەنگاوی یەکەمەوە بێت لەسەر چوارچێوەیەک ڕێکەون بەبێ وردەکاری چونکە زۆر جار وردەکاریەکان کێشە دروست دەکات لە قۆناغی داهاتووە بچنە گفتوگۆ بەڵام ئەوەی ڕووەدا ئێران هەندێک لە داهاتەکانی دەست دەکەوێتەوە. ئەمریکا لە مەترسی نزیشی یۆرانیۆم و باڵێن دروستکردنی چەکی ئەتۆمی دوورەکەوێتەوە بۆی دو ئاخرێ وە گەروی هورمزی شەکرێتەوە هەم ئێران بتوانێت بازرگانی خۆی بکە هەم جیهانیش ڕزگاری بێ لەو دۆخە ئابووری کە تێکەوتووە. باشە کاگوشێر بە پێی ئەمە بێکەوەتە بەنی ئەکرێ بڵین هیچیان نەکرد. ئێران وەک خۆی ماوە بەڵام کەمێک لاواز بووە زەرری پێگەیشتووە لە ڕووی اقتصادیەوە دراوەکەی وەندەی ترداتە پیوە بەڵام بە نەتیجە ئێرانێک ماوەتەوە و هێشتا موشکی هەیە و هێشتا توانێت مەترسی بێ بۆ سەر وڵاتانی ناوچەکە. کاک ڕانکۆ لە ڕۆژ یەکەمەوە ئەمە ڕوون بوو ینی ئەوەی کە دۆناڵد ترامپ هات بە تاقی تەنها بەبێ ئەوەی پرس بە هاوپەیمانەکانی بکە لە ناوچەکەیە لە ناتۆیە بەبێ ئەوەی هێزێکی سەربازی بهێنێت چکە تەجروبەی جەنگ مێژووی جەنگ زۆر ڕوونە ینی بە هێزی ئاسمانی ناتوانانی وڵاتێک بڕوخێنی. عێراق ئێمە خۆمان تیا ژیاوین لەنەوە یەک عێراق 2 مانگ بردومان کرا سەدام مایەوە کەی ڕۆخا و کاتی داگیر کرا عێراق بە سەربازی زەمینی. بۆیە لە بنەمادا ئەمە ڕوون بوو بەڵام دوایی دەرکەوت ئەم بەرنامە زیاتر بەرنامەی ئیسرائیل بووە کە لە پاڵ لێدان لە سەرکردایەتی لە ناوخۆوە جوڵە دروستکەن خەڵک ڕابپەڕێ بۆن کورد بەشێک لە نەتەوەکانی تر بەچەکەوە بچنەوە ناو ئێران و هەوڵ بن بۆ نەوزەختێکی وا بخەنە سەر حکوومەت کە دابڕوخێ لە ناوە ئەمە استراتیژی ئیسرائیل بۆ 20 ساڵ زیاتر ئەم استراتیژی هەیە نەک ئەم حکوومەتە بەتەنها بەڵام واقعی نەبوو ینی و ئەمە زۆر ڕەخنەما لە ژیرا قسەمان پێوترا لەسەر وتمان لە ڕووی استراتیژیەوە ئێران براوەیە چونکە بەزمانەوە بۆ ئێران سەرکەوتنە بەڵام ئامانجەکانی ترامپ ئەوەی کە خۆ بەدەستەوەدانی بێمەرج گۆڕینی ڕژێمەکە دانانی ڕابر ئەمانەشتی واقعی نین. سەرکەوتنی ئێران یا سەرکەوتنی ئەو نیزامەیە کە ئێران بەڕێوە دەبا و خەڵکێکی زۆری ئێرانیش لی ناڕازین. کاک ڕانکۆ ئێران تورکیا میسر هەندێک وڵاتن لە ناوچەکانی ئێمە کە ڕیشەیەکی پێیانەوتێت دەوڵەتی شارستانی ڕیشەیەکی تاریخی قوڵیان هەیە ئەسڵەن هیچ گرنگ نییە سیستەمەکە ئەلمانیە ئیسلامیە خوند حکومەکات یاخود کەسێکی لیبرال و قومی حکومەکە ینی ئەگەر بگەڕێتەوە بۆ سەردەمی شاخۆی زۆر بە گەورە ترێزانی لە ناوچەکەیە و بینی بیرمانە چۆن لەگەڵ کووردا مامەڵەیە کرد
ئەم وڵاتانە جوگرافیایان مێژوویان یاخود جیۆپۆلۆتیشیان توانای مرۆییان توانای سەربازیان ویان لێ کات بە سروشت سنووریان لە دەرەوەی سنووری جوگرافی خۆیانە لەبەرەوە ئەوەی کە ئێران وای کرد بتوانێت بەرگە بگری ئەوەیە کە 20 ساڵە خۆیان ئامادە کردووانێ بۆ شەڕێکی نابەرامبەریانە کرد بۆ نمونە ئەوەی کە پەیوەستە بە ئەمریکاوە دۆناڵد ترەمپ دیارە شتێکی پێڵەن بڕیاری ساڵ نیو ییر ریزەلوشن دیارە وتوێتی من مانگی یەک مەدۆرۆگرم کۆتایی پێێنم مانگی کۆتایی دوو سەرەتای سێ لە ئێرانەیەم ئێرانیش کۆتایی پێێنم دوایی کوبایی نەکەم ئەجا ئەچم بۆ چین بە قوتەوە کە ئەو سەردانی دواخستووە بوو مانگی ڕابردوو بیکە و لە مانگی 11 شا بە سەرکەوتنیشی گەورەوە چمە هەڵبژاردننی کۆنگرێسەوە ئەمە لی تێکا بۆیە ئەبێت چارەسەری بکات چارەسەرەکەشەوەیە ڕێکەوتنێکی با بڵێن گشتی بکەن چونکە لە دانوستانە بە یەک هەنگاو ناتوانێت بگەیتە ئەو ئەنجامی کە تۆ ئەتەوێ و ئەبێ هەردوو لە بتوانن بڵێن سەرکەوتون ینی ئیسا ئەبێت دۆناڵد ترەمپ شتێکی دەستکەوێت کە بتوانێت بڵێ منەوە توانای ئێرانم سنووردار کردووە بۆ نەبووە 10 ساڵ بۆ 20 ساڵ یۆرانیەم پێ ڕاگرتووە پیتاندنی بۆ 10 ساڵ 15 ساڵ توانای موشکیم لاواز کردووە توانای دەریاییم لاواز کردووە سەرۆکی داهاتوو دوو سەرۆکی داهاتووە توان مامەڵەی لەگەڵا بکەن کە ئەگەر بووەوە بە مەترسی ئێرانی شەتوانە بڵێ من بەرگەم گرت بۆ خەڵکی خۆیان هەردوو لە ئەبێ شتێکیان هەبێ پێی بڵێن سەرکەوتن بەڵام بە نەتیجە کە وێنە گشتەکە دەبینین ینی دۆناڵد ترەمپ ئایا شتێکی بەدەستەوەیە مانی بڵێ من سەرکەوتوم بەڵێ ئەزان کە دۆناڵد ترەمپ ئەوەی کە پێوترێ ماگا بنکە جەماوەرەکەی دۆناڵد ترەمپ خۆی قسێکی بناوبانگی 2016 کردی ئەمریکا گەڕە کوشتەکانی پێڵێن ئاڤنویانی وتی من ئەگەر لە ئاڤنیو پێنجەم لە نیویۆرک بوەستم لەسەر جادە کەسێک بکوژم یەک دەنگ لە دەست نایەم یعنی ئەو سکاندەڵانی بڵاو بووە لە سەر ئافرەت بۆ نمونە هەر کە سەرکردسەرۆ کاندید هەبووە پێشتر بچووکترین بۆ نمونە شتی وای لەسەر بڵاوبۆتەوە کۆتایی هاتووە کەمپینەکەی دۆناڵد ترەمپ قەت سیاسیکی ئاسایی نەبووە لەبەرەوە لە ڕۆژی یەکەمەوە خەڵکی ئەمریکا دابەش بوون زۆر بەتوندی چۆن ڕێی عالم دابەش بووە بەشێکیان زۆر پشتیوانن پێیان وایە ڕزگارکەری ئەمریکایە پێیان وایە هەرچی بکا و هەرچی بڵێ ڕاستە بەشێکیان پێیان وایە گەورەترین مەترسیە لەسەر ئەمریکا و دیموکراسی لەناو ئەمریکا و پێگەی ئەمریکا لە جیهانە لەبەرەوە ئەم جەنگەش زۆر ئەوە ناگۆڕێ ئەوەی کە لەگەڵی بۆ لە ڕووی جەماوەریەوە ئەمێنێتەوە ئەوەی کاریگەری ئەبێت سربەخۆکانن چکە لە ئەمریکا تقریبا 7 بۆ 8 ویلایەت نەبێ باقی جێگیرە بۆ نە تەکساس ویلایەتێکی کۆماریە کالیفۆرنیا ویلایەتێکی دیموکراتە بەڵام پێنسیلڤینیا میشیگانە کۆمەڵێک ویلایەت هەن ئەگۆڕێن پێیانەوڵێن سوینگ ستیتس لە هەڵبژاردنەکانان بڵێ ئەمانە ڕێژی سربەخۆکان دیاری ئەکاوە ئێستا ترەمپ لەگەڵ ئەمانەیە کێشەی هەیە چونکە دۆناڵد ترەمپ بەڵێنەکانی ئەوە بوو کێشەی کۆچبەران چارەسەرکە ملیۆنان کۆچبەری ناسایی لە ئەمریکا هەیە توندوتیژی زۆر جابر هەمەهێنێ پێگەی ئەمریکا لە ڕووی ئابرووە بەهێز کاتەوە پیشەسازی بگەڕێنێتەوە بۆ نمونە و کۆتایی بە جەنگ بێنێت چکە خەڵکی ئەمریکا لە ماندووبوونێکی لە ڕادە بەدرا بوون تۆ 15 ساڵ لەگەڵ عراق 20 ساڵ لەگەڵ ئەفغانستانە سوپا میلەت و ئەو وڵاتانە ماندووە کات ئەو بەڵێنەی پێشێل کرد کە ئەو بەڵێنەی پێشێل کرد بوو بە کێشەیەکی گەورە بۆی لەگەڵ هاوپەیمانەکانیشە لەگەڵ ناتۆشە بەڵام ئەتوانێت دۆناڵد ترەمپ ینی لە کتێبی هوەری مامەڵەی خۆیە ئاڵوێڵی خۆیە ئەڵێ ئیشی من فرۆشتنی فانتازیایە ئەتوانێت ئەو وێنەیە بۆ خۆ دروستکە هەروەش مامەڵە ئاکا کە زۆر جار کێشەی بۆ ئێمەش دروست کردووە من لە مەسمەوزوعی ئەو چەکوشتانی باسی کورد کرا ئەسڵ و ئەساسی نییە ئەمە یعنی ئێستا لە خولی یەکەمە واشنگتن پۆست شینێکی دانابوو کە ترەمپ چەند هەڵە ئەکا و چەند شتی هەڵە ئەڵێ درۆ ئەکا 30,000 تێپەڕە بەس لە چییە لەوەی کە دەڵێ ئەسڵ ئەساسی نییە یانێ چەکانی باسیەکە ئەسڵ ئەساسی نییە باڵێ دوێنێ لە مارکۆ ڕۆبیۆ پرسرا وەڵامی پێ نەبوو وەز پێنتاگۆن ئەڵێ ئاگام لێ نیە ڕۆیتەرز بە دوواداچوونێکی کرد هیچ بەڵگەیەکی نەست نەکەوتووە بەڵام دۆناڵد ترەمپ لەژێر فشارا بوو کە تۆ بۆ وتت منی ئەگە بیری بێ مانگی یەک وتی خەڵکینە ئەوە هاوکاری بەڕێوەیە و پشتیوانی بەڕێوەیە و دەست بگرن بەسەر دام و دەستگاکان تا بۆیە ئەڵێم ئەم ئەڵەی وەکو فلیمی سێری یعنی چی خەڵک بەچی دەست بگرێ بەسەر دام و دەستگای ئێرانانی ستۆ لە شارێکی وەکو سلێمانی یان هەولێرا بڵێ ئەدەی خەڵکینە بڕۆن بەچی دەستبی بەسەر هاگریدانی مە چیە هەنی واقعین ئەم گەڕە بۆ بە کوردەکە بۆ ئەزانی دۆناڵد ترەمپ گرفتەکە لە چیایە شت فرێەیە
یعنی بۆ نمونە ئەوەی کە تۆ ئێستا لە هەواڵەکە خوێنتەوە دوێنێ ئەڵێ من ئەو پرۆژەی ئازادی ڕاگەێنم و نەوتوالێکم و ئەمڕۆڵێ بەڵای ڕایەگرم. یعنی بۆیە لە ڕۆژێکەمەوە ئێمە وتمان مەترسیدارە کورد بچێتە ناو یاریشیوە چکە کەس نازانێت چیەکە لەو شوێنەیە کە پرسیارێکی لێ ئەکری ئەوەی بەمێشکە بێ ئەیڵێت و کەسیش بەقەت ئەو قسە ناکات لە بەردەمەی ڕاگەیانەکانە سەرۆکەکانی تروانین ئەمە دەکاری ئەکرێ ئەو شتانی کە پێویستە بوو ترێت دێت ئەیگەێنێک کە شتێکی ژنێوێت نایڵێ بەس دۆناڵد ترامپ کە زەختی لێەکەن بۆ دەرچوون لەوە شتێک دروست دەکات. باشە کورد بۆ کەوتە هەڵەیەکی واوە ینی بابەتی چەکەکان بەردەوام جێگی قسە و باسە سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان کە پرسیاریان لێ کرد وتی من نەتوانم بە ناوی وتی بەداخەوا دەڵێم کە ئێمە دەکرێ بڵێن ینی دوو زۆنمان هەیە بە ناوی زۆنەکەی خۆمانەوە دەزانم کە لای ئێمە نییە ئەم چەکانە لای ئێمە نییە گەراتبێت لای ئێمە نییە لاکەی تری دەتوانێت بۆ خۆی ڕەتی بکاتەوە ئەوانیش بڵێن لای ئێمە نییە دانیکەم بە فەرمی بڵێن لێرە نییە. بەس ڕۆژانە ینی باز لەم چەکانە دەکرێت هەفتەی پێشوو کابراایەک بەنای پامنێریەوە ینی بە دۆناڵد ترامپ هەڵێ و چەکانی کرد لە سلێمانیە تۆ ڕاش ینی ئەم قسە نازانم تۆ دێنی مە چۆن جێ بکەینەوە من حەز ناکەم ئەستان وەکو میدیاکارێک دابەزینەوە ئاستەی کە ئەو کەسە قسەی پێکە. زانی کاک ڕانکۆ گرفتەکە لە چیە ئێمە هەموو کەرەستەیەکەکەینە بەشێک لەو ململانەی کە هەمانە ینی تۆ بیرتە ماوەیەک ئێران لە هەولێرێدا هەندێک خەڵک پێیان خۆش بوو لێرە لە سلێمانی درا لایەن تووشیاوەندی ئەمە گرفتەکە لە چیایە ململانێکی کورد چونکە ململانێکی استراتیژی نییە لەسەر ڕوئیای جیاواز نییە ئەمە کاتە کەرەستەی ململانەیە و هەڵەیەکی زۆر گەورە و استراتیژی ئەمریکا لەگەڵ ئەوەی کە شتی نهێنی زۆرە بۆ نەسیایی ئەنواع بۆ ئۆپەراسیۆنی نهێنیەکە ڕەنگە قەت ئاشکرا نەبێ بەڵام قانونی هەیە دەستوری هەیە بۆ نە کۆنگرێس لە کۆنگرێس هەم لە ئەنجومەی نوێنەران هەم لە ئەنجومەنی پلان لیژنەی تایبەت هەیە بە چاودێری دەستگا هەواڵگرەکان بە چاودێری سوپا و پێنتاگۆن باشە بە چاودێری دەستگا دادوەریەکان ینی شت ناکرێ بشارێتەوە شتێکی وا زۆر ئاسانە تۆ نوێنەرایەتی حکوومەتە هەیە لە واشنگتن لێرەش خۆ لە شووە هاتوو خۆ لە ئاسمان بە پەرەشوت فڕیانەوە یا لە فڕۆکخانەوە توەیەکە لە وڵاتانەوەتە وڵاتانی ناوچەکە هیچی ڕێگە بەوەن بۆ نەتورکیا قەت ڕازی نابێ بەشتیوە حتا بەغداد ئەگەر بیرمان بێت لە کاتی جەنگی داعشە چەک نەیانەهێشت بێت بۆ ئێمە زۆر جار چەکێکی بەهێز کە کورد پێویستی بوو کە ئاهات یان لە بەغدا ڕایەنەگرت چونکە ئەبوو بچێتە بەغدا لە فڕۆکەخانەوە ئەنجا بێتە ئێرە یاخود دوای ماوەیەکی زۆر ڕەزامەندیانەوە ئێمە زۆر شەیدمان نا لەبەرەوەی چەکی پێویستمان نەبوو لەو جەنگەیە لەبەرەوە شتێک نییە ئەمە ون ببێت هەڵەکە ئەوە بوو کە کرا بە کەرەستەیەکی ململانێ ئەگەرنا لە ئەمریکا ئەگەر شتێکی وا ڕووبات ناشارێت یانی دوێنێژ ڕۆبیۆ لە وەڵامی ئەو پامنێرە کوردایە کاک دیار کوردە کە پرسیاری لێ کرد نیاسایە پرسیارێکی زۆر منطقی پامنێریانەی لە سەحەفیانی لێ کردووە وەڵامەکەیانی بە شێوەیە کارەوەیە وەکو کورد دەڵێت لە ڕووی نایە بڵێ کاکە دۆناڵد ترامپ لە خۆیەوە بەڵێ دڵنیات دەکەمەوە دۆناڵد ترامپ زۆر قسەکانی گوێ لێ دەگری ڕێگەمەی لێ خوێنیتەوە زانی دۆناڵد ترامپ ئەگەر سەیری قسەکانی بکەی لەگەڵ کردەوەکانیە بۆ نە کۆبوونەوەیەکە کرێ ڕەنگە یەکێ لەو شتانی پێشنیار کرابێ ئەوەیە کە ئێمە چەکەین بە کورد وەکو هێزی زەمینی بەکارهێنین بۆ چونکە نامانوێت سەربازی ئەمریکی بکوژرێ لە ئەفغانستان لەگەڵ هاوپەیمانی باکوور کردمان بەوە تاالبانمان ڕۆخا لە شەڕی داعشا بۆ کورد فاکتەرێکی سەرەکی بوو لێرە و لە ڕۆژاوا لە سووریا ئەمە ڕەنگە باسکرابێت لە گفتوگۆکانە بەس گفتوگۆکردن جیاوازە لەوەی بچێتە بواری تێبەجێکردنەوە ببێ بە بڕیارێکی سیاسی ئەگەر نا مارکۆ ڕۆبیۆ و هەموو ئەوانەی تریش ئەزانن ئەمە ڕاست نییە چونکە ئێستا لەم قۆناغی لەم سەردەمەیە کاکڕانکۆ یعنی هەر ژێری دەستکرد بڕۆ لی بپرسە وەکو هاوڵاتیشی ئاسایی بڵێ ئەم هەواڵە هەیە سەرچاوی کووە کە دەست نەکەوێ ینی وجودی نییە شتەکە کورد کردی بە بەشێک لەو ململانی حزبێکە هەیە بەداخەوە حەزم ناکرد باسی چەکان بکەین بەڵام مادام و مۆزوعات باس کرد باسی کارکتەری ترامپمان کرد کە شت دروستەکە زۆر بەڕێز دکتۆر سەردار عەزیز کە هەفتی پێشوە لە بەرنامەی پرسیڕۆژ بەشدار بوو زۆر جارانی هاوکارمانە لێرە بەشدار دەبێت توێژەرێکی زۆر معقول و خوێندنەوەکانیشی زۆر وردن لەبارەی چەکانەوە دەڵێ کاکە لەوە گەڕێنیەوە بۆ شەڕی خۆتان یان ئێمە بەکاردێنن کوردی پێناشرینە بێت ینی شتێک لە ئەسڵ و ئەساسە وجودی نییە بەڵام کوردی پێناشری نەبێ کورد چەکەکانی شاردەوە وڵاتانی دزی و کورچەکەکانی برد ئێلا ئاسی نێودوڵەتی کورد وەکو چی دەبین لێو کات؟ کورد لە قۆناغی شەڕی داعشا وێنەیەکی زۆر جوانی بۆ دروست بوو. 1970 کاتێک کە ئەمریکا هەڵبژاردنەوەی عێراق کرد،
دەیان و سەدان و هەزاران دۆستی بۆ پەیدا بوو لە ناو ناوەندەکانی بڕیاری ئەوروپا و ئەمریکایە لە ڕاو ڕۆژنامە نووسەکانە بیرمانە کە دۆناڵد ترامپ یەکەم جار بڕیاری یا لەگەڵ تورکیا ڕێکەوە بکشێتەوە لە ڕۆژاوا چهارایەکی دروست کرد و ناچار لە بڕیارەکەی پەشیمان بوو لەژێر ئەو فشارەی کە دروست بوو. بەڵام ئەمە چونکە تۆ لە سیاسەتی ئەوروپا و ئەمریکا هەیە کورد هەیە، ینی ئەمە شتێکە کە زۆر جار وەکو پێویست ناگات ئەوە نییە بڵێ وڵا ئەم حزبایە ئەم کوڕی باشە ئەو کوڕی باشە، بەس ئەمە یەکەم جارمان نیە لە من تەجروبەی خۆم باسەکەم لە دیلۆماسی کوردیە زۆر جار کورد استراتیجی نییە هەمووی زەمی یەکتریە، ئەمەڵێ ئەو حزبە وایە ئەوڵێ ئەو وایە ئەوڵێ ئەو گەنتەڵە لە کاتێکە هیچ کەسێک ناچێت لای دیبلۆماتکارانی وڵاتان بەو زمانە قسە بکە. لەبەرەوە بۆ سەر کورد کاریگەریکی زۆر خراپی هەیە بەڵێ بێگومان، چونکە خەڵکێک هەیە لانی کەم لە ئەنگەرەکانی ترامپ بڕواکەن بەو قسەیە. باشە کاک وشێر لە سەروبەندی بە بڵێن شەڕی ئێران ئەمریکادا عێراق ئێتر وادەی دەستوریەوەی هەیە کە حکوومەت دروست بکە. حکوومەت عێراقش بێگومان لەژێر کاریگەری ئەو جەنگەدا دەبێ و کەسێک کە ڕادەسپێردێ، یعنی لانی کەم دۆستی ئێران بێ دۆستی ئەمریکا بێ، لانی کەم دژی ئەوان نەبێ، ئەوان نەز نەکەن کام کەسە مەترسیە بۆ سەرەوان. عەلی زەیدی ڕاستپێردراوە بۆی حکوومەتەکەی تەشکیل بکە. توکو توێژێرێکی سیاسی خوێندنەوە چییە بۆ؟ ئەزانین کە ڕانکۆ پرۆسی سیاسی لە عێراق و کوردستان ئەوەی کە پێوەترێ پرۆسەیەکی سروشتی سیاسی کۆتایی هاتووە. بۆ نمونە هەڵبژاردن لە دنیاە دیموکراسی هەڵبژاردن بۆ داهێنراوە بۆی کە قەیرانێک هەبوو لە جیاتی میکانیزمی توندوتیژی تۆ بە هەڵبژاردن چارەسەرەکەی. لە عێراق و کوردستان هەڵبژاردن ئەبێ بە قەیران کە هەڵبژاردنەکەی ئەنجا قەیرانی دروستبوونی حکوومەت و پێگەێنانی پەرلەمان دەست پێەکە لەبەر لە ناوەڕۆکەی خۆی خاڵی بۆ تۆ. دووهەم کە خەڵک ئەچێ بۆ دەنگدان لایەنێک هەڵە بژێرێ بۆ نە لە عێراقا ئەبێ کورسی لانی کەم بنەمایەک بێ ئەگەر هەمووشی نەبێ. بەڵام ئێمە عێراق لە دوای مالیکیەوە لە 2014ەوە کەسێکە هێنن یان کورسی نیە یا چەند کورسێکی کەمی هەیە بۆ چونکە شیعە استراتیژی شیعە چییە؟ یەکەم نایەنەوێت کەسێک زۆر لە دەسەڵات تا بێ وا بەهێز بێ بە دیکتاتۆر، چونکە عێراق توانایەکی زۆری هەیە، سەرۆکوەزیران دەسەڵاتێکی زۆری هەیە، ئابووریەکی بەهێزی هەیە. ئەگەر کەسێک بۆ نمونە 10 ساڵ حکوما بێ ڕەنگە بتوانێت ئەشی بینین بە تەجروبە عەبادی ئەو کەسە نییە کە دێت دوای ئەوە لیست دروستەکات 40-50 کورسی ئەهێنێ. هەمان شت بۆ سوودانی ڕاستە بەشێک لەوانی تر کە نەیان کردووە. بەمانایەکی تر شیعە پێشەوەی ترسی کوردیان هەبێ ترسی سونەیان هەبێت ترسی ناوخۆی خۆیان هەیە، چونکە داینامیکی ناو شیعە وایە نابێت کە زۆر زاڵ بێ. ئەمە یەک. دوو کەسێکە هێنن کە تەجروبەی نییە. باشە ئێستا بۆ نمونە سبەینێ من شارەزایی ڕاگەیانم نییە، هەرکێکم پێ سپێری کەناڵێک مەڕێوە بەرم ڕەنگە 6 مانگ ساڵێکی بێتە هەر فێری هەندێک لە شتەکانە بم بۆ چونکە کارم نەکردو لەو بوارەیە. عەلی زەیدی تەجروبەی حکومڕانی نییە، هەریان هیچی نەکردووە. وەکو سوودانی نییە، سوودانی پێشتر وەزیر بووە، کازمی دەستگای هەواڵگری بووە، عەبادی لە بڕیاری سیاسی و لە پەرلەمانە بووە. بۆ چونکە یەکەم بەدانانی مالکی قەیرانێکیان بۆ خۆیان دروست کرد لەگەڵ ئەمریکایە کە عێراق ناتوانێت لەگەڵ ئەمریکایە ئەو شەڕە ئابووریە بکە. ئێستا بزنسمانێکیان هێناوە ڕەنگە وتبێتیان ئەمە چارەسەری کێشەکەمان نەگا لەگەڵ ترامپە. ترامپ زۆر لە وردەکاری و شتی ئالۆز تێناگا، بەس کە پێت وت کاکە بزنسمانێکە حەزەکە مامەڵە بکە یەکسەر ئەو بوتی پیرۆزبایی لەکەم کە ڕەنگە هەر نەزانێ شێ. باشە ئەوەی کە پەیوەستە بە لایەنەکانی دیکە هەم سونە هەم کورد باشە بەڵێ هەم سونە هەم کورد سونە و کورد تاکو 2014 ئەیتوانیت یەکلاکەرەوە ڕۆڵی هەبێت لەو بابەتەیە، چونکە هاوسەنگی هێز لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری دیبلۆماسی حتا سەربازیشەوە، چونکە زۆر ڕووداوەیە ڕویان نێدا بوو کە ئەگەر بمانێ باسی بکەین بەهێز بوو. بەڵام کە هاوسەنگی هێز گۆڕا تۆمبارەك ڕەنگە خراپترین کەس بکە ئەمریکا دایناوە لە 20 ساڵی ڕابردووە لەم ناوچەیە نوێنەرایەتی بکە. بەس یەک قسەی زۆر ڕاستی کرد لە ئەنتالیا لە تورکیا لەو کۆڕەیە کە وتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەس حساب بۆ هێزەکرێ. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە قسەیەکی بەناوبانگی ئەڵێن ڕێکەوتن و دەستور لاوازەی نووسێ بە هێزەی درێنێ. کورد ترازووی هێزی بەرامبەر بە عێراق لەدەستداوە، بۆیە ئێستا نە کورد نە سونە فاکتەری یەکلاکەرەوە نین لە دروستکردنی حکوومەتان. بەڵام سونە ئەیانەیە بچنە ناو دەستگاکانی بەرگری و هەواڵگری و حکوومەتەوە وەکو ڕێخۆشکردنێک بۆ داهاتوو بۆ سەرۆکایەتی کۆمارکە بیگۆڕنەوە لەگەڵ کورداوە چەند ساڵێکە هەوڵەدەن بە سەرکەوتوو نەبوون لەگەڵ پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانە، ئەمەش لەسەر حسابی کورد دەبێ.
کورد چۆن بچێتە بەغدا؟ وڵای پرسیارەکە گرنگە بەڵام زانی تۆزێک درەنگە بۆ ئەوە مەگەر ئەوەی کە گۆڕانکاریشی استراتیژی بکەین ئێمە هەندێک هەڵەمان کردکان گەڕانکۆ هەڵی زۆر زۆر گەورە بوون بۆ نمونە کە دەستوری عێراق نووسراوەتەوە کۆمەڵێک مافی زۆر گەورە بۆ کوردانراوە یعنی ئێستا ئێمە باسی کوردی باکوورەکەین هەموو گفتوگۆکەوەی هەندێک مافیان پێ بدرێت کە ڕەنگە سیاسیش نەبێ کللتوری بێ بۆ نمونە کورد بەپێی دەستور ئەبێ بەشدار بێت لە هەموو کاروبارێکی سیاسیە کاروباری سەربازیە کاروباری وەزارەتی دەرەوە کابرا ئابوووریە سەربازی بۆ ئەوەی جارێکی تر سوپای عێراق نەبێتەوە بە مەترسی لەسەر کورد چونکە 100 ساڵی ڕابردووە ئەو ئەزمونت پێ ئەڵێ کە ئەگەر بەشێک نەبی لە بڕیاری سەربازی و استراتیژی سەربازی ئەویتە قوربانی ئەم هێزە استراتیژی ئابووری بۆ چونکە تۆ ئابووری عێراق ئێجگار گەورەیە بەراورد ناکرێ بە کوردستان دەریش کەوت تەجروبە کە ئێمە ئێستا چاوەڕێی موچین تۆ هاواڵەکانە خوێنتەوە ئەمە هەیە کارە ساتەکە بەشێک بی لە استراتیژی دیبلۆماسی و سیاسەتی دەرەوە ئەمانە هەمووی لە دەستورە دانراوە بۆ نمونە بچووکترین شت بەپێی دەستور کورد لە هەموو باڵوێزخانەیەک ئەتوانێت نوێنەرایەتی هەبێت بە ناوی کللتوریەوە دانراوە مافی زمان و کللتوری دانراوە بەڵام تۆ لە هەموو باڵوێزخانەکانە ئەگەر سیاسەتەکەت سیاسەتێکی نیشتیمانی بێ کەسێکت دەبێت دوو کەست هەبێ ئەتوانی ئاگات لە هەموو کاروباری دنیا بێت لە ڕێگەی ئەو باڵوێزەوە کە هەر شتێک پەیوەندی بە کوردەوە هەبێ تۆ بیگەێنی هەر ڕۆڵی هەواڵگریش بگێڕێ بۆ نمونە ئەمەمان بەلا خستۆ نوێنەرایەتی حزبیمان داناوە کە زۆربەی بە پێوینی پرۆتۆکۆڵ نییە بە پێی ڕێکەوتنەکانی ڤێننا و ئەوەی دیبلۆماسی حەسانە نییە وەکو کۆمپانیا تۆمار کراوە هەڵەکان ئەمەندە زۆرن بە ئاسانی چارەسەر ناکرێن چونکە کورد قوت لە چی وەرەگرێ عەفوو ئەوەی کە یەک بێ خۆی دوای 2023 تەجروبەکە پێدەڵێ یعنی کێشت هەیە زۆر زۆر ئاساییە شەڕەکەی لە ماڵی خۆتا منافەسە دەیە بەس گەشتی بەغدا قەزەیەک هەیە قەزەی وڵاتەکەتە لە ڕووی ئابووریەوە بەهێزبی ئێستا تو ئەم فاکتەرە لە دەست داوە ینی چکە چاوەڕێی دەستی بەغای بۆ نمونە فیدرالیزم چییە پێچەوانەی بۆ نمونە حکوومەتی لامەرکەزی لە سیستەمێکی فیدرالی بۆ نە ئەمریکا ویلایەتەکان قوتێن بە حکوومەتی ناوەندی نەک بە پێچەوانەوە لە حکوومەتێکی ناناوەندێتی یاخو لامەرکەزیە نە ئەوە دەسەڵاتە لە ناوەندەوە دەسەڵاتە یا بە لامەرکەز ئێمە وامان لێ هاتووە ئێستا بەداخەوە تقریبا ساڵێک و 6 مانگ زیاترە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە حکوومەت پێک نهاتوە حکوومەتیش سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش کاروبارەکانی خۆی دەکا یعنی وا پیشانێدا کە کارە ڕوا و هیچ کێشەیەک نییە هەر بەڕاستی کاریم حکوومەتە ئەڕوا هیچ کێشەیەکی نییە مایبە نییە کە تۆ ئەوەندەیە هەڵبژاردنە کردووە و نەتیجەکەی جارێ دیار نییە لێت ناشارمەوە کە ڕانکەوە کە بیرەکەمەوە زۆرجان لەو هەموو قوربانەی ئێمە یامانە بە خۆشمانەوە ینی سەرم سوڕەمێنەیەکەوەی بۆ گەشتینە ئێرە و من لێت ناشارمەوە زۆر زۆر نیگەرانی ئایندەم چونکە ئەم تەجروبەی جەنگانە کورد هەمیشە لە جەنگا زیانی کردووە ئەو جەنگەی عێراق و ئێران و ئەمریکا تەواو نەبووە و یەکێک لەو قوربانیانەی لە ڕادووە ڕەنگە ببێ کورتە هەنی ئەگە تەجروبە پێمانەڵێ ئێمە بەداخەوە مێژووی خۆمان ناخوێنینەوە مێژووی ناوچەکە ناخوێنینەوە تێگەیشتنێکی زۆر سەرپێیمان هەیە بۆ شتەکە ئەوەی لە کوردستانە ئاگوزارێ جگە لەوەی لە 92 ئێمە بە هەڵە هات چکە تۆ پەنا بۆ هەڵبژاردن ئەبەی هەڵبژاردن هەر ئەوە نییە کە ئەیباتەوە ئەبێ ئەوەشی کە ئەدۆڕەیە لاوازە بێ دانی پێ بنێ پێوترێ لە بواری دیموکراتیزەبوونە دراساتی دیموکراسیا پێوترێ ڕەزامەندی دۆڕاو ئێمە لە گۆڕان بووین ڕۆژگارێک گۆڕان ئاراستی سیاسی دیارەکە کە خەڵک دەنگی پێ نایە بە خۆش مۆکەکاندیت بووم ئەبێ قبوڵیکەی بەمە تۆ گەورابی ڕێزگرتن لە ئێکە تۆ ڕێزت لە ئیرادی خەڵکی خۆت نەگرت بۆیە من وتم ئەو توانایی کورد هەی بوو بەرامبەر بە بەغا و دەوروبەر لە دەستیاوە هەتا لە ناوخۆ لاوازبی هەتا لە ناوخۆ با بڵین ناکۆکیت هەبێ دامەزراوەکانت بۆ نە پەرلەمان ڕێم پەرلەمان کەی وای لێ هات ئەو ڕۆژەی کە دایان خست پەرلەمان چۆن داخرێ هەنی دیبلۆماتی فەڕەنسیات ئالان گێپاخت قۆنسۆڵ بووە ئەو کاتە وڵای کاک نوێشروان وتی من ئەمەیە فەڕەنسا وەزارەتی دەرەوە تێبگەێنم پاریس پەرلەمان بۆ داخراوە ناتوانم لە زمانی فەڕەنسیە ناتوانم شەرحی کەم کە سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو ئەتوانێت بچێتە بڕۆکسل و لەندەن و پاریس و بەغا ناتوانێت لە دێگەڵە ناتوانێت بچێتەوە دیوە ئەمە هەندێک جار پارتی بۆ نمونە سیاسەتێکی کردووە یا یەکێتی سیاسەتێکی کردووە لەو لەحزا ڕەنگە تۆ وای بخوێنیتەوە ئەمە شتێکی باشە بەڵام کاریگەری قوڵ جێهێڵێ بۆ نمونە کە تۆ لە کوردستان هێزی بۆ نمونە ئێستا ئەمریکا لە ئێمە بێزار بۆڵێ من پشتیوانیت ناکەم کە هاتووە سوپات بۆ دروستکاتەوە چەند 10 ساڵە لەگەڵ خەریکە نەت کردووە بۆ نمونە
کوردیش قوتەکانی چییە لەنەوە یەکەوە بەشێکی هاوپەیمانەکانێتی کە لە دەرەوە پشتیوانیان کردووە بەشی گەورەی ناوخۆ بووە من دایم ئەو قسەیە ئەەکەم لە سەدەی 20 با بڵێن لە نیوەی دووەمی سەدەی 20 بە هەموو شۆڕشەکانی کوردەوە بۆی کە نەڵێن گلەی نەکەن جیاوازی ناکەین باشە هەموو لایەنەکان چکە لای من خەباتەکە هی میلەتە هی حزب نییە کەسمان لەگەڵ نەبوو کاکڕانکۆ شتێکی قورتیشمان نەبوو توانای دبلو ئەزانی کە گەورەترین سەرکردەی کوردەچوو بۆ وڵاتان مۆزەفێکیش نەیەبینی بەس یەک شتێک هەبوو میلەتەکە هەبوو قەڵای تۆ میلەتەکەت بوو بۆیە چەندین ساڵە قسەی ئێمە ئەمەیە تۆ ئەگەر بتەوێ بەردەوام بی وەکو حزب وەکو سەرکردە و ئەم هەرێمەش بپارێزی کە قوربانێکی زۆری بۆ دراوە ئەبێت بگەڕێتەوە بۆ خەڵک بەداخەوە ئەگەر ڕێز لە ئیرادی خەڵک بگیرای دەمێک بۆ حکوومەت دروست بوو و کۆتایی دنیاش نییە ئەم حکوومەت ئەم پۆستە لای ئەوە چکە تاقی کراوەتەوە یان ئێستا ئەم بەکارێنانی دەسەڵات و بەردەوامی حکوومەتەی شەرعەتێکی نییە بە هیچ شێوەیەک ئەزانی لە کوردستانە جاران ئێمە ئەمان و تەزویرەکەی و دیزاینەکە ئەم جارە کاک مەسعود خۆی هاتووتی من ناچمە انتخابات دیزاین کرا دوایە چنە هەڵبژاردنەوە یعنی چی؟ یعنی من دیزاینەکەم بەدڵە گرفتەکە لە مایە پێم وتی لە عێراق و کوردستان من بەوە دەسم پێکرد پرۆسەی سیاسی هەڵبژاردن ئەوەی پێوترێت پرۆسەی نیمچە دیموکراسی ژنەک دیموکراسی خاڵی بۆتەوە لە ناوەڕۆکەی بۆ نمونە خەڵک دەنگەیە بەس ئەوەی کە حکومەکە ئەوە نییە کە شەریعەتی خەڵکی هەیە ئەمەی عێراق نمونەیە بۆ نمونە ئێستا کە بەرەو دروستبوونی حکوومەتێکە چی کەسێک هاتووە حەزەکەی عەبقەریش بێ کێشەکە لەمان نییە باشە پرەنسیپەکە ئەوەیە ئەم کەسە خەڵک دەنگی پێنەیاوە بەس مەجموعەیەک ئەیهێنن وەکو دیکۆردای ئەنێن لە پشتەوە خۆیان دەسەڵاتە بن تا تۆزێک شارەزا ئەبێ 4 ساڵەکە تەواو بێ کەسێکی ترێ بۆ نمون لە کوردستانە ناهاوسەنگی هەیە دوو فاکتەری گەورەی هەبووە یەکەم شەڕی ناوخۆ بەداخەوە وای کرد بۆ نمونە کە هاوسەنگی هێز بۆ ئاراستەیە گۆڕات دووەمیش ئەو ڕێکەوتنانی کە هەبووە زۆر جار پارتی استقلالی کردووە بە چ مانایەک بەو مانایی کە ئەوەی کە خۆی ویستوێتی بەدەستی هێنا ئەوەی بەرامبەری جێبەجێ نەکرۆ بە هۆکاری جیاجیا بە بیانووی جیاجیا بەڵام پێم وایە ئەمڕۆ لەناو پارتیە هەمویان تێگەشتون و ڕەنگە ئەو سەردانی نێچیروان بارزانی بۆ بەغداد تێگەشت بێت لە قوڵی و قەیرانی کە تێکەوتن لە ئەنجامی پارتی دموکراتی کوردستانیش لەوە تێگەیشتووە ئەزانی کە ڕانکۆ ئەمەیەکەم بەداخم نەکو میدیاکارێکم دەستاژانە بەکارێنم بەس لەوە خەدایانی دەیبینین بڵێکی ئێمەێتی نیشتیمانی کوردستانی سەردەمانێک بیانی وا مامەڵەیە کرد لای قسەی دەکرد کەسێکی دیکە دەوێنە ئەوانی ینی باڵێن بەڵام ئێستا ئەمە دەبینین بەداخ ناخۆیە بەرپرسیاتێکە هەری پارتی نییە ئەمە گرفتەکە لە چیە زۆر جار کە گفتوگۆ دیبیتەکەین تۆ دوو حزب هەیە ئێستا لە کوردستانە بۆ نمونە کە یانێ حکوومەت دروست بکەن لایەنەکانی تر بتویانە یان ناچینە پەرلەمان بۆ نە کۆمەڵ یان نەبینەوە پۆستیۆن یەگرتو لایەنەکانی دیکە ئەبێ ئەمانە بگەن بەڕێکەوتن ینی ئەوەی کە ڕوانینیان بۆ حکوومەت ئەوەی لە سیاسەتا پێڵێن گەمەی سفری بەمانایەکی تر پارتی پێی وایە هەر شتێک بۆ یەکێتی شکستی ئەوە یاخود زەرری ئەوە بە پێچوانشەوە بۆ یەشێتی گرفتەکەی ئێمە کە زۆر هەوڵمان ناوە سەرکەوتوو نەبووین ئەوەیە کە تۆ گەر دامەزراوە هەبێ دامەزراوە کاری خۆیەکە و کاروباری خەڵک و ژیانی خەڵک ناوەستێ بۆ نمونە ئێستا لەم شەڕەیە کە بوو لە زۆر وڵات نەکتەر نەوەستا لای ئەمەوەستا یەکسەر غاز و ژێرایەوە کارەبان نەما ینی مەبەستم لە نەبوونی ڕوئیا و ستراتیجێکی ڕوونی درێژخایەنە تۆ لەم قەیرانەیە بەداخەوە تجروبە پێمانەڵێ ئێمە قەیران بە قەیران چارەسەرەکەین بۆیە منوتم ئێجگار نیگەرانم بۆ داهاتوی کوردستان دەست خۆش بکا گوشار لە کۆتاییدا هەندێک باسی لە هێزەکانی هەرێمی کوردستانیش کرد زوتنەوەی گۆڕانیش بەردەوام لە کێشەدا ئێستا لە ماوەی ڕابردووە دیسان دەسەڵاتەکانیان لە کاکدانا وەرگرتەوە لەسەرەوە چیت هەیە سە کاکدانا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕانە بە ڕەسمی یان ڕێکخەر نییە زوتنەوەی گۆڕان سێ شتی هەبووە یەکەم بەرنامەیەکی سیاسی هەبووە و هەمومان نەزانین گۆڕان کە هاتووتی من شەریعەتی شۆڕشە گۆڕم بۆ شەرعی دیموکراسی واتە هەڵبژاردن کەواتە چۆن لەبەنەوە کوردستان ڕاستە بۆ ناو حزبیش ئەبێ بە هەڵبژاردن بە ئوسوڵ شتەکە بکرێ ئەوە لە ئەساسا بە هەڵەکرا دوو هەم دەستورێکی ناوخۆی هەبووە کە هەمومان دەنگمان پێیاوە هەر کەسێکی کاکدانا لە ئەساسا بە هەڵەکرا بەڵێ بە وەکالەت کرا گرفتەکە لەوەوە دروست بوو دەستورێکیشمانەیە هەر کەسێک هەر پێگەیەکی وەرگرتووە لە هەر ئۆرگانێکە بەپی ئەو دەستورە دانراوە
ئەمەش پێشێل کرا یعنی شتەکە دەستوریش نەبوو بەڵێ شتەکە لە ڕۆژی یەکەمەوە هەر لە عێراق قەشتی وان نەبووە بە وەکالەت شتەکە لە ڕۆژ یەکەمەوە کاک ڕانکۆ هیچ شخصی نەبووە بۆ نمونە من لە کوردستانە ئەمەوێت سیستمی سیاسی پەرلەمانی بێ ئەمەوێت دیموکراسی بێ ئەمەوێت بەدەنگدان ئەمەوێت قانون هەبێ و دامەزراوی قانونی ئیشی خۆی بکات دەسەڵاتی دادوەری ئەکرێت لە حەزبەکەی خۆما دژی ئەوە بم ناکرێت ئەمە ئەبێ بە دوو پێوانەیە بۆ نمونە لە کوردستانە بۆ نمونە ئێمە ئەمانوێت سیستەم بگۆڕین بۆ سیستەمێک کە تەیە هاوڵاتی بەشدار بێت جۆرێک لە دادپەروەری ئەبێ ئەکرێت تۆ سیستەمێکی مرکزی دروست کە یەکەس قسە بکە هەمووی بڵێ بڵ ئەمە ناکرێت چکە سروشتی دروستبوونی گۆڕان و ئەو ئامانجانەی گۆڕان هەی بووە تەواو جیاواز بووە دوای ئەوەش ڕەمزی ئێمە نەوشروان مستەفا بووە من ئێستش کە لە ژیانە نەماوە چەند ساڵە ئامادەم ڕۆحمی بۆ بم تۆ کە سەرکردیشی وا هەبێ ڕێزی لێ نەگری بگرم بیکیتە بەشێک لە ملمانەیە کە چەندین ساڵە لە ژیانە نەماوە ئەمە کەس قبولی ناکات لەبەرەوە ئەمەی کە ئێستا تۆ پرسیارەکەت کرد هۆکارەکەی ئەوەیە شتێک لە بنەمادا بەهەڵە کرا بێگومان نەتیجەی نابێ و هەتا ئەگەر ئێستا تەواو کاکدانا هیچ پۆستی نییە بە پێی بڕیارەکەی کە دوایین بڕیار هاتەوە با بڵێن بەڵێ بڕیاری ئەنجومەنی دادیەوەیە کۆمسیۆنە و بڕیارەکانیشی قابلی ئەوەی کە من تێگەشتم تانە لێدانی نییە بەڵێ بەڵام تەداخلاتی سیاسی هەرەکرێ ئای هەوڵ هەیە بۆی بڕیارەکە ڕاگیرێ ئەوەی کە بەس لەسەر گۆڕان و لەناو گۆڕان ڕۆدا ڕاستەوخۆ چەندین حەزب و کەس دەستیان تیا هەیەەوە دەریش کەوت لە ئەوەی کە کۆنگرەکە کرا بە ناقانونین لە کەرکوو یەکەم کەسیە پیرۆزبای لێکردن پارتی بوو وە خودی بەڕێز بارزانانی بوو ئەمە ینی نەپەسەند کراوە نەی شتێک کراوە کێ دەبێ بەڕێخەر گۆڕانەروا بێڕێخەر دەبێ یان کێ دەبێ بەڕێخەر یاچی دەکەن کاکە ڕانکۆ گۆڕان بزوتنەوەیەکە یاخود بزوتنەوەیەک بووە کە کۆمەڵی ئامانجیە بووە وەسیلەیەکە من تۆ چەندجا لێرە گفتوگۆمان کردووە ئەکرێ منیش ڕفتارم وەکو حەزبەکانی کە بێ جوانی دیموکراسی لە چیایە جوانی ڕازگرتن لە ئیرادی میلەتەکەی تۆ لەوایە بۆ پرەنسیپاناوێت کە خۆکارت بۆ کردووە و شتەکە ئایدایە بۆ نمونە کە ئەڵەی دادپەروەری ئەمە شتێکە بە درێژایی تاریخی مرۆڤایەتی ئینسان هەوڵی بۆیەوە لە هەموو ئاینەکانە هەیە کە ئەڵەی دژایەتی گەندەڵی کە ئەڵەی سوپایەکی نیشتیمانی ئەمە جاران گۆڕانەی وت نەوشیروان مستەفای وت دواتر ئەمریکا وتی ئێستا بەقسی ئەمریکاش نەکرا هەندێک خەڵک ئەڵێ گۆڕان نەیتوانی یان کاک نەشوان نەیتوانێت ئەمریکا هاتووە زلێزی دنیاە ئەڵێ کاکە ڕاهێنان پێکەم چەکە بێن پارە ئەوەتە ئێستا ئەڕوا چکە تۆ بە قسەی ناکەی گوێ لە فشارەکانیشی ناگری لەبەرەوە ئەوەی کە بەرنامەی گۆڕانە بە ئێستاشەوە نەک چارەسەری ئەم ناو هەرێمی کوردستان چارەسەری کێشەکانی عێراق و ناوچەکەشەکە چکە سیستەمێکی نادیموکراتی سیستەمێکی نادات گەندەڵیەکی زۆربوونی چەکداری کە حکومەکە لە دەرەوەی قانون ئەمانە کێشەی هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاستە لەبەرەوە شتەکە لە حیزبا کورت نابێتەوە و لە گیانیشا ئینسان ئەرکی سەرەکی چییە هەوڵ بە هیچ نەبێت زیانت نەبێ ئەوەی کە ئەتوانی بیکە بە خزمەتی وڵاتەکەت بەڵام لە هەندێک جارە کە شتەکە ئەڕۆتە قۆناغێکەوە بێ بەشێک لە خراپەکاری لێوا بوەستی باشترە یانسە تۆ پێت باشە گۆڕانی تر بوەستێتەوە نا من مەبەستم لە پرسیارەکەی تۆ بوو کە گۆڕان لە ئەساسە حەزبێکی کلاسیکی نییە کە بۆ نمونە بەو شێوەیە تێبگەی ئایدایەک بووە و ئایدیانە بەردەوا من وە پێشم وایە ئەمڕۆ لە هەر کاتێک زیاتر دەرکەوت ئەگەر زۆر هەندێک لەو شتانە بکرایە کە نەکرا لەبەر هۆکاری حزبی کوردستان دۆخی وا نابوو سپاس دەکەم زۆر بەڕێزکە گوشارە من پسپۆر لە سیاسەتی نێودوڵەتی بەشێکی لە بزوتنەوەی گۆڕان هێشتا بۆیە ئەو پرسیارەمە ڕاستە کردی سپاس بە بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس بە خێراتی سەرچاو خۆشەویستان بەرنامەی پرسیارۆشتان پێشکەش کرا تا پێتان نەگەینەوە ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ